سڵاو ئەم کاتتان باش ئێستا لە بەردەم سەرۆکایەتی داواکاری گشتی لە شاری هەولێر ژمارەیەک لە هاوڵاتی کۆبنێتەوە ئەو هاوڵاتیانە کێشەوگرفتی تاپۆکردنی زەویان هەیە بەجێری ئەو زانیاریانە باز دەکەن کە ئەوان کارتیان هەیە بەڵام لە بەرامبەر تاپۆکردنی زەویەکانیان داوای پارێکی زۆریان لێ دەکرێت بنسبە لای هاوڵاتیش ئەو کاتت باش ئێوە زەویەکانتان کارتن زەویەکانمان ئەمە ئەو فەلعانە بە قراری پەرلەمان سەتاسێ دەدرێتە ئەوەی مەلاچی ئێستا سەتاسێ تۆزیع کرا کارتەکە حکومەت بەخۆی دایتی لە 2008ەوە ئەو کارتانە درایە کێشەی ئەو کارتانەوە ئێستا حکومەت دەرێ وردبینی بکەن لەو کارتانە نابی ئەو کارتانە ئەوی سەتاسەبی تاپۆ بکرێ هەندێک تاپۆ کرایە هەندێکیش سەنەد کرایە ئێستا ئەوانە لێ ناگرە سەنەد بکە خەرکەچ فەقیر فەقار کردن مەسەلەن بە 6 دەفتەری کردێ بە 4 دەفتەری کردێ ئێستا ئەو سەنەد نییە کارتە هیچ اعتبارێکی نمایە ئەجە لێ داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین بە زووترین کات کێشەی ئەو سەتاسەیە ئەو کارتانە چارەسەر بکات باش ئەنگۆ کێشەی زەویتان هەیە بەڵام بۆچی هاتوونەتە بەردەم داواکاری گشتی ئەوە داواکاری گشتی داوامان لە حاکمەتی نو هاتیە حاکم کاوە ئەو دەرێتنا من ئەو سەتاسەیە ناتانم چارەسەر بکەم دەمانێت داوای لێ دەکەن داواکاری گشتی ئەو کێشەما بە زووترین کات چارەسەر بکە یعنی با وەنەکەین خەرکەکە تووڕە بیتن یان ئەوەی کارتی کڕێت تعاملی ئەو وەزعی ناکاتن یعنی چاوەڕێک ئێستا سەنەدیشە ڕێپێدانمانی ئەوانەی کاتیشە دەمانێت لۆمان سەنەد بکەن بە قرارەکەی خۆیان دابستنەوە دەچمە لای هاوڵاتیشتر ئەو کاتت باش بەڕێزی بەێ ئاە لەگەر زەماڵاتی بەرە چێشە زەویمانە پرسیارێک لێ بکەم لەو باڵین ئەو هاوڵاتیانشم کرد ئێوە چێشی زەویتان هەیە بۆ ناستە شارەوانی بۆ ناستە شارەوانی کاکە سوینە شارەوانی سوینە وەزارەتی زراعە هەر لە ئەڕۆ بەو ڕۆیە سەرۆکی حکومەتی هەرێم بەڕێز کاک مەسرور بارزانی بڕیاریدا خۆی لە ماوەی 120 ڕۆژی ئەو شانە بڕوێنە هەرێمووی ئەوە دەمانگە تا ئێستا بڕیاریدایە هەتا ئێستا نوێکی قەڵەمی لێ نەدرایە چەند جارە لەزنە تەشکیل کرێ لەزنەکە چیش نەکرێت تا ئێستاکە ئەو جارە بەڕێز کاک مەسرور بارزان دیسان بە کتابەکەی پشتڕاست کردەوە دیسان ئیشان بۆ کتابی نەکەتە مەش داوای دەکەیش بۆ کتابی بکرێت ئەساب لە بۆ قسەی بینەکە ناز ئەساب لە بۆ چێ بکەم یەخەی چێ بگرین کاکەیت ئێستا ژوا ڕاکنی پێشەوەی داواکاری گشتی و ئەگەر لە بۆمان جێبەجێ بکەم دەتانەوێت لێرە سکاڵات تۆمار بکەن یان شەکارمان لۆ جێبەجێ بکرێت شەکارمان لۆ بڕوە ئەگەر ئەسکاڵ نەومەندی ئەسکارە ئەو بکەن بەزە بۆمانەی شەکارمان لە بۆ بڕۆ سەتاسیەمان لۆ بڕێ ئەوی تعویزە بەڕێ بکرێت ئەوەی کە کارتە تەوزیع کرا لە بۆمان تا بۆ بکرێت زۆر بەڕێژ هاوڵاتی ئەو کاتت باش دەمەوێت پێم بڕێت چەند سارە ئەو چێشی ئەو زەویانەت هەیە ئەو ئەوڕەخانەش چیە لە دەستت تەمە شاک ئێستاکە ئەوانەم کڕیوە من ئەوە کارتە کڕیمە ئەمنەوە لە 2000 تاریخەکەی لەوەیان نووسراوە ئەمەیان زانست کاتێک وەکالەش کراوە 2011 لە 2011 کڕیومە تا ئێستاکە بەناوم نەکراوە و تعویزەکەی بەخۆی ئەوە بووە حەزە بوو مادەم وایە هەموو شتێکتان هەیە وەکالەتان هەیە حکومەت کو ئەو کاڵی کورد ئەوە کاڵی کو کردی پرسیارەکەی میشەوە بۆچی ئێستا ئیشەکەتان بۆ ناکات نازام کارەکەی پێتان نازم چی ڕایگرتووە نازام سەبەبەکە چێت نازانم نەکەس باز ناکە سەبەبەکەی چییە داوای 9 میلیۆن تا 10 میلیۆنیش دەکات دەری ئەزە بەناویشتان دەبێت سەبەبەکەی بۆ چەند مەتر زەوی 300 متر بۆ 300 متر داوای 10 میلیۆن دیرار بەڵێ 300 متر لەبۆ ئەوەی ئەوە على ئەساس ئەوە لە عەزەی کوژاوەتەوە لە باغم نارە وەریگرتووە جێگای خۆی دەبا لە عەزە وەگرێ بە حیسابی ئەوان بەس لە ئەو کاتە ئەوە کە تەوزیع کرایە لە عەزە هیچ عارض نەبووە تەوزیعەکە ناچار بە خۆی لە باغم نار تەوزیع کردیا نەکبرێ بە ئەوەی نابیتەوێندە بە واسەی نابیتەوێ خۆی لێوێندەر حکومەت پێیداوە هەنی ئەمە چی بێن ئێستا من کڕیمە ئەوە عەقدەکانی شمام زۆری ئەیلەکنە ئەوەیانم ئێستاکە بە 4 دەفتەرنی کڕێ ئێستاکە دەفتەرێک ناکە لە بۆی سەتاسێ کەس نایکڕێ سەتاسێ چی دیاری کرد ئەوە مرگ زراعی هەیە مرگ سرف هەیە مرگ زراعی سەتاسێ پێ دەرێن لە قانونی حکومەت مرگ سرفیش 112 وەردەگرێتەوە کە لە حکومەت کە وەرئەگرێت داواکاری وڵات دەمانێت ئەو شێشەمان و جێبەجێ بکرێت بەڕێزم ئێستا زۆر فەرقیە قەتعا هەیە ئەو دوو قەتعا لە تەن چێژیەکە یەکیان 4 دەفتەر دەکا یەکیان دەفتەری نوێک دەکا ئەوە چیە سەنەدە ئەوە چیە سەتاسەیە وەسڵە ئەوەیە کێشەکەی ئێمە
حەزمان لێ کێشەکەمان بۆ چارەسەر بکرێ. سەویەکان لەکوێ هەولێرن؟ زەوی سنووری مە زەوی سنووری باغڵمراری پێدرێن سنووری مە 13 پارچە زەویە لەو 13,000 پارچە زەویە 5,000 بوو بە سەنەت 8,000 ماوە لەو 8,000 3,000 تقریبا 12ەیە 5,000 ئەمێنێتەوە 3ەیە ئەوە کێشەکەی ئێمەیە دەمانەوێت کێشەکەمان چارەسەر بکرێ بەڕاست. دەگەڕم وڵاتان دەبێ ئاماژەوە بکەم کە ئەوەی گوێتان لێ بوو ئەو هاوڵاتیانە باسی کێش و گرفتەکانیان کرد کە هەندێک لە زەویەکان هەیەە و ئێستا ئەوان هاتوونەتە داواکاری گشتی ئەو دادوەری کە تایبەتە بە کیشەشێوان نوێنەریان لە ژوورەوە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانیاندا.